Go to Delhi. Go to Delhi. Go in one bole kama, two bole kama, three. بەڕاستی بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش ئەم ساحیرە خەریکی دەستگای میدیای کورسات وەک وەفایەک بۆ میدیاکاری بە توانای ڕاگەیاندنی کوردی ئەڕێوڕسمێکی تایبەتی بۆ ساڵیادی کۆچی دوایی سۆران سەقزی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی سەیر و سەفەری کەناڵی کورسات ڕاگخست لە ئەڕێوڕسمەکەدا کە لە هۆڵی تەلاری هونەر لە سلێمانی بە ئامادەبوونی کەسوکار و ژمارەیەک لە هاوڕێ و هاوپیشەکانی و لە پرساوانی دەستگای میدیای کورسات بەڕێوە چوو. سەرەتا بابەکردڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی وتارێکی پێشکەش کردووتی سۆران سەقزی لە ڕێگەی بەرنامەکانیەوە توانی خزمەتێکی گەورە بە بینەری کورد بکات بە کەلتور و ژمارەیەکی زۆر لە وڵاتانی جیهان ئاشنایان بکات. کاکە سۆران لەو گەنجانە بوو کە توانی بووی خۆی پێبگەێنەوە هەوڵی داکە ئەو زانست و هونەرێک هەیەی بگەێنە بە خەڵکی وڵاتەکەی لە ڕێگای کورساتی خۆشەویستەوە. من دەستخۆشیەکەم لە دەستگای کورسات کە ئەمڕۆ ئەم ڕاستیمان ئامادە کردو بۆ یادی ئازیزێکی خۆیان کە کاکە سۆرانەوە یەکێکە لە قوربانیەکانی خۆڕەڵاتی کوردستان. بێگومان وەکو وتراوە ئینسان ئامانجی ئینسان گەیشتنە بە خۆشبەختی و بەختەوەری و ڕێگای گەیشتن بە بەختەوەریەوەیە کە ئینسانەکان لە ڕێگای هونەر و لە ڕێگای نیشاندانی معریفەی جیاوازەوە پێی بگەن و کاکە سۆران لەو کەسانە بوو کە هەوڵێدا هاوڵاتیانی وڵاتەکەمان لە ڕێگای کورساتەوە بیان گەێنێ بە خۆشبەختی و زۆرێک لە معریفەی تازە کە نیشاندانی کللتوری گەلان بوو، نیشاندانی هونەری گەلان بوو، نیشانداری تەلارسازی و جۆری خواردنی گەلان بوو. بەرنامەکانی ئەو بەڕاستی و ڕەنگە تا ساڵەهای ساڵ لەم وڵاتە مای سەرنج بن. بەداخەوە ئەو زوو ڕۆیشت، بەداخەوە مەرگ زوو ئەوی لێساندین. فواد خاکی بەگی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێرانیش لەو ڕێوڕسمەدا ئاماژەی بە سەرەتای پەیوەندیکردنی سۆران سەقزی کرد بە حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە و بەشێک لە کار و چالێکەکانی کۆچکردوشی خستە ڕوو. کاک سۆران سەرەتا بوو بە ئەندامی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و تێکۆشانی سیاسی خۆی لەو ڕێکخراوە دەست پێ کرد. پاشان لە کاری میدیاییدا وەکو ئەزمموی کاری یەکەم کاری لە تلویزیۆنی تیشک بوو کە بەرنامەی لاوانی بەڕێوە دەبرد و ئەو بەرنمەیە جێگای سرنجی هەموو لایەک بوو. بەڵام دواتر لە یەکێتی لاوان و پاشان لە تیشک بە فەرمی بوو بە ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆمیتەی سوید دەیان چالاکی کاک سۆرانمان بینیوە کە جێگای ڕێز و پێزانینن. دیارە ئەوڕۆ سوپاس و پێزانین بۆ دەستگای میدیایی کورسات بە ناوی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە وەفایەک بۆ کاک سۆران سەقزی دەرخەری ئەوەیە کە کورسات هاوڕێیانی هاوکارانی لەبیر ناکە و دیسانەوەش لە حزوری گەورەی دایکی بەڕێزی و بنەماڵە تێکۆشەرەکەی و هەروەها باوکی کاک سۆروان کە شەهیدی کۆمەڵە بوو سەرخۆشی لە هەموو لایەک دەکەم و هیوادارم جێگای کاک سۆران بە بەهەشتی بەرین شاد بێ و ڕۆحی هەردەم زیندوو بێ و یادی کاک سۆران بۆ هەمیشە لە دڵمانە. میوانانی ئازیز دۆستان، هەر لەو ڕێوڕسمەدا ڕاسا موختار وتاری دەستگای میدیای کورساتی خوێندەوە و هاوخەمی دەستگاکەی گەیاندە کە سوکاری کۆچکردو و ئاماژەی بەوەش کرد درێژە بەکارەکانی کۆچکردو سۆران سەقزی دەدەن. ئامادەبوون لە یەکەم ساڵوەگەڕی کۆچی دوایی ئەستێرەیەکی درەوشاوە و پڕنور بەڵام مەخابن کورتەمەن لە دنیای ڕاگەیاندن و میدیای کوردیە. یەکەم ساڵوەگەڕی کۆچی گەڕیدەیەکی سەودا سەری ئاشق بەکاری خۆی کە وڵات بە وڵات و شار بە شار ئەگەڕا تا بە چاوی کامێراکەی ئەتلەسی جیهانمان لە نزیکەوە بۆ ڕاخا و ئاشنامان کات بە فەرهەنگ و کللتوری گەلان لەم سەری دنیاوە تا ئەو سەری. ئێمە وەک کورسات وەک دەستگایەکی میدیایی هاوکارێکی بەتوانا و شارەزامان لەدەستدا، هاوکارێک کە لە ڕۆژهەڵاتی نیشتیمانەوە وەک هەر کوردێک کورساتی بە ماڵی خۆی زانی و لەوێوە تواناکانی خۆی دەرخست و پەرەی پێدا. لە دنیای میدیای ئێمەدا شێواز و ستایلی سۆران زۆر تایبەت و ناوازە بوو، بە زمانێکی سادە و ڕەوان وەک ئاوی زوڵاڵی کانیاوەکانی سەقز و فێنک وەک بەفراوی چیای نەکەرۆس بە بنزاراوەی شیرینی ئەردەڵانی
لەو پەڕی دنیاوە بە بزە و پێکەنینەوە لەگەڵمان دەدوا و شیرین شیرین قسەی بۆوە کردین. زۆر جار کەلامی دەبووە وێردی سەر زمانان و ناخوداگا وتەکانیمان دووبارە کردەوە. سەیر و سەفەر بەرنامەیەک پڕ لە زانیاری و پڕ لە ئاشکراکردنی نهێنی و لایەنە شاراوەکانی ژیانی گەلان کە بۆ ئێمە سەراسەر تازە بوو. سۆران کوڕێکی نیشتیمان پەروەر، کوڕێکی کورد پەروەر، هەرتەنیا دەرکەوتنی لە کورساتەوە بەس بوو کەلانی کەم کوردانی چوارپارچەی وڵاتەکەمان لەسەر نەخشەیەکی یەگرتووی کوردستان کۆبکاتەوە. ئەگەرچی کۆچی ناوادەی سۆران بۆ بنەماڵەی کورتپەروەر و خەبارگێڕی کۆسپێکی قورس و کۆستێکی گەورە بوو، بەڵام بۆ ئێمە و هاوکارانی لە کورسات کە هەمیشە دڵمان لەگەڵ پارچەکانی تری کوردستان بووە، کە هەمیشە پەنجەرەیەک بووین بۆ نیگا و ڕوانینەکانی ئەوان کە لەو بابەتەدا سۆرانیش هاوکار و هاوبیر و هاودەنگمان بوو، بێگومان بۆ ئێمە قورسترە. ئەتوانین بڵین بینەرانیشمان هەمان هەستیان هەیە و هەبووە، بەڵام هەم ئێمە بەردەوام ماڵێکین بۆ هەموو کوردان و هەم ڕێگای سۆرانی جوانە مەرگیش بێڕێبوار نامێنێتەوە. دواتر پەروێنی شافایی پوری سۆران سەقزی و تاریخانەوەدەی کۆچکردووی خوێندەوە و باسی لەوە کرد کە سۆران سەقزی توانیوێتی لە ڕێگەی کار و چارەکەی میدیایەکانیەوە خزمەتێکی زۆری خاک و نیشتمانەکەی بکات و خانەوادەکەشی لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام دەبن. خاوەنی ئەم هەنگاوە بوێرانە خەبات شافعی ناسراو بە سۆران سەقزیە. لە دایکبووی شاری سەقز تا قەڕۆڵەی شەهید پەرویزی شافعی و خاتوو منیر کازمی کە هەردوو نمونەی بەرزی وەفا و ئەمەک و خۆشەویستین و سۆران بەرهەمی خۆشەویستی کەموێنەی ئەو ئەشقە پیرۆزە بوو کە تەمەنی وەک مۆم کورت و وەک تاو گەرم و بەتین بوو. سۆرانی کوڕ، سۆرانی برازە، سۆرانی خۆشکەزە، سۆرانی ئامۆزا و سۆرانی هاوڕێ، سۆرانی کوولەکەی ڕۆح و خۆشەویستی جەماوەر و خەڵک لە هەر چوار قورنە و پانتایی کوردستانی خۆشەویست کە هەموو دەموژەم دڵی بە کوڵی بۆ ئەوینی ئەم خاک و خەڵکە لێدەدا. خەبات یان سۆران سەقزی مرۆڤێکی خۆشەویست و خۆنەویست بوو. نوقڵی کۆڕ و کۆبوونەوەکان بوو، زۆر نوکتەباز و گفت شیرین و لە ماوەی بوون و مانەوەی لە باشووری نیشتمانەکەی نەک هەر لە دڵی دانیشتوانی باشوور بەڵکو لە سۆنگەی بەرنامەی سەیر و سەفەرەوە بە نوکتە و گێڕانەوەی بە تاموچێش خۆی لە هەموو ماڵێک و نێو دڵی هەموو کوردێ لە هەموو پارچەکانی وڵاتەکەی جێکردبووەوە. ئێمە وەک کەسوکاری سۆران هاتووین بۆ نوێکردنەوەی پەیمانی خۆشەویستیمان بۆ سۆران و خەونەکانی، بۆ ئەو خۆشەویستیەی کە بە درێژایی تەمەنی کورتی پڕ لە شانازیبوونی لێرە لە باشووری وڵاتەکەی بۆ گەل و نەتەوە و نیشتمانەکەی هەیبوو، بۆ هەم دیسان گرێدانەوەی پەیمانی خۆشەویستی نێوان سۆران و خاک و گەل. لە بەشێکی تری ڕێوڕسمەکەدا مونیرە کازمی دایکی میدیاکاری کۆچکرد و سۆران سەقزی ئاماژەی بەکار و بەرهەمەکانی کوڕەکەی کرد و سوپاسی هاوڕێیان و هاوپیشەکانی کرد بۆ دەربڕێنی هاوخەمیان. سۆران هەمووتان لە من پێم وابێ چۆن لەگەڵی هاوکار بوون باشترەی ناسن، باشترە زانن چەنێ بە عەشق و بە دڵ و بە گیان خەریکی ئەو بەرنامەی بوو. ئەو بەرنامەی وەکو شغڵ انتخاب نەکردو بەڵکو وەکو شتێکی دەرونی شتێکە عەشقی بوو، شتێک بات بە هاوڵاتیانی بە جەماوەر و خۆشحاڵیان کات و ئەو شتە بووە سۆرانی ناسانە بە خەڵک و خەڵکیش تا ئەو جێگای من ئەزانم و ئەیان ناسم
زۆر لە ماڵەکانە جێخۆی کردووە و ئەو شتوانی کە میوانی ماڵەکان بوو کوڕی ئەو ماڵانە بووە هەر بۆ شکڵە ئەو خەڵکە هاتن بۆ لای من بۆ سەرخۆشی و لە من دڵتەنگتر بوون کە لە گشتمان ڕۆیوە نە هەر تەنها لە دایکی. لە کۆتایی ڕێوڕسمەکەشدا ئامادەبووان هاوخەمی خۆیان بۆ کەسوکاری سۆران سەقزی دەربڕی و دەستگای میدیای کورساتیش خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە کەسوکاری میدیاکاری کۆچ کردو وەک وەفایەک بۆ کارەکانی و لە دەستدانی ئەستێرێکی دیاری دنیای ڕاگەیاندن و کارمەندێکی چالاکی دەستگای میدیایی کورسات.